سەرۆکی ئەمریکی جۆ بایدن ڕێکلامێش بۆ ئەجندای خۆیان نافخۆیی دکە. بەلگەیەن پاندۆرا هورگلیەن دەربارەی فینانسێن و شارتیەن ڕێبەر و کەسایەتیەن جیهانی ئەشکەرە دەکەن. هەلبژارتنێن پەرلەمانیەن عێراقی نێزیک دەبن و ئامادەکاریەن وان بەردەوام دەکەن. دەم باش گەلی بینەران هون بخێر هاتنە بەرنامەیەکە نویا کورد کونەکشن ji dengê ئەمریکا لە واشنگتن. لای مریشەوە ئیدەمەتان خۆش. ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا لە پاریسە بۆ کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی فەرەنسا لە هەوڵدان بۆ باشترکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوو هاوپەیمان پاش ناکۆکی لەسەر هاوبەشیەکی ئاسایشی لە نێوان ئەمریکا و بریتانیا و ئوسترالیا. بلینکن براوایە ئەمڕۆ سێشەممە لەگەڵ وەزیری دەرەوەی فەرەنسا ژانی فیزلیدەخیان و ڕابشکاری ئاسایشی نەتەوەیی فەرەنسا ئیمانوێل بۆنێ کۆبەوێتەوە پاش دیپلۆماتی باڵای ئەمریکا سەرۆکایەتی کۆبوونەوەی ئەنجومەنیوی وەزاری ڕێکخراوەی هاریکاری و گەشەپێدانی ئابووری دەکات و وتاریەک پێشکەش دەکات. بەڕێوەبەرەتی جۆ بایدن لە 15 سپتامبر پەیمانێکی ئاسایشی نوێ لەگەڵ ئوسترالیا و بریتانیا ڕاگەیان بە پێڕێکەوتنەکە ئوسترالیا بەلایانی کەمەوە 8 ژێردەریایی ناوەکی بەکارهێنانی تەکنۆلۆژی ئەمریکی لە ناوخۆ دروست دەکات و ڕێکەوتنەکە پاشەوە دێت کە ئوسترالیا لە ڕێکەوتنێکی پێشتر لەگەڵ فەرەنسا بۆ ژێردەریایەکانی ئەلکتریک کێشایەوە و پاریسی تووڕە کرد. سەرۆکی ئەمریکی جۆ بایدن vê hefteyê rêklamêj بۆ ئەجندەیە خۆیان نافخۆیی دکە. پارتیا دموکراتیا سەرۆک li ser du projeya yasayan parçe bûye yek ji wan pakêteke bînesaziyê ye bi 1.2 trilyon dolar e û ya din jî bernivîseke xerciya civakî bi 3.5 trilyon dolar e. سەرۆک بایدن ئەم هەفتەیە لەژێر فشارە بۆ بەیەک گەیاندنی هەردوو لایەنی پارتە دیموکراتەکەی لەسەر دوو پرۆژە قانونی خەرجی یەکجار مەزنکەوە بەیەکەوە بەسراونەتەوە و کلیلی بەرنامە ناوخۆیەکەیەتی. من پێتان دەڵێم ئێمە ئەمە بەجێدەگەی نین گرنگ نییە کەی گرنگ نییە کە ئایا لە 6 خولەکدا دەبێت لە 6 ڕۆژیان لە 6 هەفتەدا دەبێت ئێمە ئەنجامی دەدەین. با پشتیوانی هەردوو پارتیەکە پرۆژە قانونەکەی ژێرخانەکە 1.2 تریلیۆن دۆلارە بۆ ڕێگاوبان و پرد لە سینەت پەسەند کراوە. بەڵام لە ئەنجومەنی نوێنەران پێشکەوتوخوازەکان لە ناو پارتی دموکراتدا دەڵێن پرۆژە قانونی ژێرخانە پەسەند ناکەن ئەگەر پارتیەکەیان نەگەنە سەودایەک لەسەر بەرنمەیەکی مەزنتری 3.5 تریلیۆن دۆلاری سەبارەت بە بەرنمەیەکی خەرجکردنی کۆمەڵایەتیکەوە پارە لە خۆ دەگرێت بۆ دەستپێشخەریەکانی وەک ژینگە پەروەردە و بایخپێدان بە مناڵان. نانسی پلوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەنگدانی لەسەر پرۆژەی ژێرخانە دواخست ئەمەش هەندێک لە نەرمڕێیانی تووڕە کرد. لە بەیاننامەیەکدا سیناتۆر کریستن سینەما کە دموکراتەکی نەرمڕێی ویلایەتی ئەریزۆنایە گوتی دواخستنی دەنگدانەکە مایەی لێبوردنی نییە و سەری سوورمان لەوەی پرۆژە ژێرخانەکە ڕابگیرێت لە پێناو خەرجیەکی گەورەتر. کۆماریەکان دژی بەرنمەیەکی مەزنتری خەرجکردنن لەمبارەیەوە سیناتۆر جان بارسۆ کە کۆماریەکی ویلایەتی وەیامینگە لە بەرنامەی فاکس نیوز سەندەی بەرنمەکەی بە پرۆژەیەکی مەزنی بێبایەخی حکوومەتی سۆسیالیستی ناوبرد. دموکراتەکان بە جیاوازێکی ئاستەم لە ئەنجومەنی نوێنەران و لە سینەتیشی وەک یەک دابەشبوونە کە جێگری سەرۆک کامیلا هاریسی پێویست دەبێت بۆ گۆڕینی هاوسەنجی لە حاڵەتی یەکسانیدا بۆ ئەوەی پارتیەکان یەک بخەن کە ئەگەر بیانەوێت بەرنمەیەکی مەزنتر تێپەڕێنن. هەردوو پرۆژە یاساکە شان بەشان یەکتر بەرەو پێشەوە دەڕۆن یەک لە دوای یەک بەرەو پێشەوە دەڕۆن ئێمە دەبێت هەردووکیان تێپەڕێنین. ئەنجومەنی نوێنەران بۆ 2 هەفتەی داهاتوو لە پشودان سەرۆک بایدن بە دموکراتەکانی گوتووەکەوە بەهای پرۆژە قانونەکە وێ دەچێت کە پێویست بکات کەم بکرێتەوە بۆ 2.1 تریلیۆن دۆلار. هەروەها هەندێک لە دموکراتە پێشکەوتوخوازەکان دەڵێن چارەسەریەکی مامناوەندی شیانی هەیە کورتکردنەوەی دابینکردنی خەرجی بۆ ماوەی پرۆژەکە لەخۆ بگرێت. سەدان ڕۆژەمە نووسی بە دووەچوو لێکۆڵێنەوە لە ڕۆژ یەکشەممە
دوای چەند مانگێک لە تێکەڵبوون و لە ڕێگەی پێداچوونەوە بە میلیۆنان بەڵگەنامە کە لە پێشدا ئاشکرانەکراون ڕایانگەیان کە سەرکردەکانی ئێستا و پێشوو لە سەرانسەری جیهانەوە سامانێکی زۆر و خانوبەری نهێنیان لە سەرانسەری جیهاندا پێکەوە ناوە. با بزانین ئەم ڕۆژنامەنووسانە چیان دەستکەوتووە. سەدان ڕۆژنامەنووسی لێکۆڵەرە ڕۆژی یەکشەممە دوای چەند مانگێک پێداچوونەوە بەسەر میلیۆنان بەڵگەی ئاشکرانەکرا و ڕایەنگەیان کە هەندە لە سەرکردەکانی ئیستا و پێشوو لە سەرانسەری جیهاندا سامانێکی زۆر و خانوبەری نەهێنیان لە سەرانسەری جیهاندا کۆکردووەتەوە بۆ خۆیان. ئەو دۆکیۆمنتانەی کە بە بەڵگەکانی پاندۆرا ناودەبرێ 5 ساڵ پێشیستا لەلایەن ڕۆژنامەوانانی لێکۆڵەرەوە ئەنجام دراوە و ئەوە پیشان دەدەن کە سەرکردەی وڵاتان لە 5 کیشوەر سەرمایەکانیان شاردووەتەوە. بەڵگەکانی پاندۆرا دارایی و سامانی 35 سەرکردەی ئیستا و پێشوی وڵاتانی جیهان لەوانە ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا و تۆنی بڵێر سەرۆکوەزیری پێشوی بریتانیا و ئەندرا بابێ سەرۆکوەزیری چێک و شا عەبدوڵای ئۆردونی ئاشکرا کردووە. بەڵگەکان لە 29,000 ئەکاونتی دەرەوەی وڵاتان لە 14 کۆمپانیای خزمەتگوزاری دارایی کە لە وڵاتانی سوئیسرا و سنگاپۆر و قۆبرس و بێڵز و دورگەکانی ڤرجینی بریتانیا و شوێنەکانی تر کار دەکەن کۆکراونەتەوە. لە نێو خاوەن حسابەکاندا زیاتر لە 130 کەس لە لیستی گۆڤاری فۆربس وەک ملیاردر ناوبراون و زیاتر لە 330 بەرپرسی گشتیش لە زیاتر لە 90 وڵات و ناوچەدا ناویان لە لیستەکەدا هاتووە. لێکۆڵینەوە لەسەر نزیکەی 12 میلیۆن بەڵگە لە 14 سەرچاوەوە لەلایەن کۆنسەرسیۆمی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسانی لێکۆڵەری بنکە لە واشنگتۆن بەڕێوە براوە و 650 ڕۆژنامەنووس لەسەر تاسەری جیهانەوە کاریان لەسەر ئەو پرۆژەیە کردووە. ڕۆژنامەی واشنگتۆن پۆز یەکێک لەو دەستگانەی ڕاگەیاندن کە یارمەتی دەربووە لە ئەنجامدانی لێکۆڵینەوەکەدا دەڵێ کە فایلەکان بریتین لە ئیمەیلی تایبەت و بەڵگەی نەهێنی و گرێبەستە نهێنیەکان و تۆمارەکانی دیکە کە دارایەکانی ئاشکرا کردووە و دەری دەخات کێ لە پشتیانۆیە. بەفراوی نووری دەنگی ئەمریکا، واشنگتۆن. بەڵێ گەلی بینەران وەکو مەدوێت راپۆرتەی دەژی بهیست بەلگەین پاندۆرا ژ ڕۆژێک شەمێڤە دمانشێتا دەنە ڕێبەر و کەسایەتیین و هەروەها سەرۆکên حکوومەتان هەلوەستە هەمبەرڤەیەکی ئەشکەرە دکەن. ئاگاهیان ددن و هەروەها هەلوەستên بگشتیên حکوومەتê دەربارەی دەرئەشکەرکردنên vê van tiştێک و vê rêxistinahan kiriye ji bo em bêtir li ser belgeyên Pandora bizanin û giringiya wan fêm bikin. Niha ji Londonê Dektor Zara Saleh şrovekarê siyasî bi awayekî zindî bimire. Dektor tu bixêr hatî berî her tiştî heger dikaribe bi awayekî berfirehtir li ser van belgeyan biaxive ji bo bînerên me. بله سلاف بوتا بو حمو تماشاوانên dengê Amerîka helbet bu sê roja birastî ew medya cîhanê tev li ser van kaxezên bandora daxifin û tên nûçeyên sereka birastî ji ber got ev tiştin yanî ev carayeke me vî rengê hayê got şêweyeke berfireh yanî 12 milyon weke raporewe de jî hat gelek diyar dibin ji wan kesayetiyên got hetan ha îro ser desthilatdarê ne hinek ji wa dan welatên taybet ev giringiya vê van kaxezên bandora gol va welatên got qaşo demokrasiyê band dikin yanî nihal welatên cîhana de dua weke welatên Ereba welatên Asya welat hemû sindoqa bandora ne bêhna genîjê tê weke dikare bêje divan welatên totalîtar de lê van de vera birastî jî bandora wê gelekî هيا لسر دسلاتدارا يعني حكومات تيدا دهالوشن بريطانيا ابو روجاس السيايا جو اف كغازي باندورا ميديا دا باشتي شو باندن نخاسم جو ايرو بريطانيا كونفرنسي بارتيا كونسيرفاتيفا يا جو دسلاتدارا يا بوريس جونسون دهوني يعني او روجنا مافانا بقركا بوريس جونسون قلت يعني وقت بي او درفتها وجه برسين كاغلو دكتور بري ام خوازن تبيتر لسر اف مثلا يعني لبريطانيا دو الين في دوزي هنيك جي سروك وزير بري توني بلير وجنا خو او جي ديفان بلغيان دهاتنا بنافكرن وهروها سروك وزير نوها بوريس جونسون جيتي دهاتيه بنافكرن ده هند كيسن كندليه ده افايا حتى تشرا داي وي باندوري للسياسه النافخوي يا بريطانيا بك از باور دکم وی باندوراوی گلکی هبش برگو نها دستلاتداریا بوریس جونسون دروش گلکی زحمت ده نخاسم پشتی
برسغريكا كورونا انها تديت كريزن نودر كتنا كريدين انرجيه لبريطانيا يادي تر بهابونا مواد الفيدي يادي ترجي كان بونا بشتي بريكسيت داس بيكر ايرو بصدي هزارا كسين اوروبي يقول فر بري كاردك انها نما الفرن يعني انها اول جور جدرن وان بجن تاني شوفير جمال دورا صد هزاري بيويستج بوي جو اريكاريه بكن دا كلو بلان بقرين بريطانيا يك جوا نفطه يعني فرداز باوردكم ايرو اوبوزيسيون يعني بارتيا ليبر يا كركرة او درفتا كباشا جيرو جو كاربي بهتربا في الشارع بكيت بنفان كغزل باندورا داش برغو يك جوان كساتين جو برا يعني برين قالك حمله يا بوريس جونسون دا 2019 دا ابو يك جوانا او يعني دو او بخو جوان كسين ايه نافي دفا كان غازي من جاين باندورا دهاتيا ود يعني كومباني نميجي لوان او بريتش فيرجن ايلاند او جزيرين ايه كجك بريطاني ايه جو هنا الور كومباني وان هنا يعني وابجي شويه سبيكرنا برايا د الغوريس يساي لدفردم تشتكي ديجي لبريطانيا هي جو هناك يعني اليساي زيفرن يعني د سيستم فا بارتيا دا بشك هي خال هنا مثلا اريكاريه يعني اريكاريجي بس يعني كسك بخوازي اريكاريه بكي تشتكي يسايه او تشها شرط مرجي وان دفي او كساتيه هم بين الناس كرن لدفردا او كساتين ببوره دكتور اللي ام تخوازن جبرجو قالك بابت وقالك هسايتي ولات وكامباني ديفان بلغا عند هاتنا بنافكرين يك جوان كامبانيا كتركيا كامبانيا كمزنيا تركيا كو بربرس بو د افاكرينا قصر سروكاتيه لتركيا سروكوزير يعني سروكوزير ويتشاغي وسروكي نوها رجب طيب اردوغان اوجي دفي ديفان بلغا عند هاتنا بنافكرين جرينجاوي كيتشيه بلي براستي يعني بهتر شافتين سر بريطانيا جبرجو او كومبانيا بريطانيه البريتش فيرجن ايلاند او يا سركيه جو او كومبانيا نافي خلودي ريجستر كن بنافنا ناس وجبرجو دوردا او باجا تاكسا نادن قبل جي قالك كما لجبل طارق هالور يعني اب كومبانيا ها بخو يعني يا في امران التشيكيا تركيا جو او قصرا أردوغان أفاكر بو يعني الوالد الجزيرين البريطانيين نافي قيد كريبو لقابات فقرين دوسيا أو ناف نينا نافي رستنينا از باوردكم يعني ويدان دورا ويل سر جبرجو أردوغان إيرو أوجد كريزة كده يعني نزيك دمن البجارتين برلمان وسروكاتية التركي از باوردكم وي ركبريا تركي فيك كاغتي باش بكار بينيش بو فشاري لسر اردوغان بكي وجبوي بشكينه دفان هالبجارتنا دا وقال لك از باوردكم افنو سري طايا دفان 12 مليون بلغي هذا وامي قال لك تشتين عجيب از باوردكم ببين وقت شاوا باندورا دهندرو بس ندوق دا قاشقاجي بتخص وقت بيتشتي خراب درخي خو دكتور دما بلافبونا فان بلغيان جيبال كيشش برغول قالك ولاتن كو ريبيري وان كسان يعني كامبانيين مزن غريداي حكومتي انه هالبجارتن لويدكي يا البرن يانجي تينكرن جبرلو بالكيش من بزانكاوي افيك تاثير وانجام الوانيا كان بكنه ها برسامني داوي وقتها ما قالك نما دكتور للسر قرالي اردني شاه عبد الله وی برشخو حکومت اردنی برسف دابو گوتو تشتكي نورمال يعني قانوني دفان اگاهیان دتنيك والفلوريدا يا واشنطن بالنظام مكويده كي بخانيا بكره تشتكي نورمال السيرفي كي تشد بيجي بلي او بخي يعني تريد ولات وكا كرالوك الاردن وانا الجم وانا ولات وملت وعرض حمو اي واي ملكي وايد بينن بس تشتقاباش كرب ودفردا يعني دفردا تشاوا قابات تشتكي بدزيها تكرن يعني الاردن كريزا كده لبريطانيا تديت برياوي شركات بريطانيا هن تشاردا تديت مالو ملك كرينا لبريطانيا ولامريكا از باوردكم
او فيدكرنا جوي سيستما يعني شركات وهميه دكتور ببورا بو اظن بابت قال لك برفره اللي وقتها ما طنجه شروفكاري سياسي دكتور زارا صالح مره بو باوي كي زنديج لندن قال لك سباس بو بشداري وشروفه انت سپاس بۆجی نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا عێراقیەکان لە 10 ئۆکتۆبر پێنجمین هەڵبژاردننی پەرلەمانیان ئەنجام دەدەن هەر لەو کاتەی هێرشی بەڕێبەرایەتی ئەمریکا کە سەدام حوسێنی لە ساڵی 2003 لەسەر کارلادا وەلە دەرەنجام سیستمێکی ئاڵۆزی فەرەلایەنی دروست بوو کە تا ڕادەیەکی زۆر بە خێڵەکی و نەژادی پێناسە دەکرێت و کێبڕکی لەسەر دەکەن. سەرۆکۆمەری عێراق بەرهەم ساڵح لە میانەی کۆنگرەیەکی ڕۆژەماوانیدا بە بۆنەی سەردانەکەی لە ڕۆژ یەکشەمە بۆ کۆمسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان وتی من ئەو ئاڵنگاریانیایی کە لە پێشماندایە و تا ڕۆژی هەڵبژاردن بەکەم وەرناگرم. إجراءات التي قامت بها المفوضية وبدعم ئەوەی تا ئەمڕۆ بەدەست هاتووە زۆر گرنگە و دەبێت دانی پێدا بنین و بەرز بینرخێنین. هەڵبژاردننی یەکشەمەی داهاتوو بە ئومێدەوە فیستیڤاڵی نەتەوەی دەبێت و دەبێتە دەرفەتێک بۆ بەهێزکردنی عێراق و بۆ عێراقیەکان سەربەخۆی و سەروەری خۆیان دووپات بکەنەوە و دەست بە چاکسازی ڕاستەقینە بکەن کە مافەڕەواکانیان مسۆگەر بکات. لە پێش کۆنگرە ڕۆژەماوانیەکەدا کارمەندانی دەستەی هەڵبژاردنەکان پێشانی نەواندنی سیستمی دەنگدانی دیجیتاڵی ئەمساڵیان ئەنجامدا کە بۆ بە خێرەگەیاندنی دەرەنجامەکان و ڕێگەگرتن لە ساختەکاری داڕێژراوە. ويستحق منا الإشادة والتقدير. ئەو ڕێشوێنانە لەلایەن کۆمسیۆنی هەڵبژاردنەکانەوە بە پشتیوانی نوێنەرانی نەتەوەی گرتوەکان وەرگیراوە. ڕێوشێنی نایابن بۆ ڕێگەیگرتن لە ساختەکاری و چارەسەرکردنی ئەم کەم و کوڕیانەی لە هەڵبژاردنەکانی پێشوودا کەوای لە هەوڵاتیانی عێراق گومانیان هەبێت و بڕوا بە هەڵبژاردنەکان نەکەن. لە هەمان کۆنگرە ڕۆژەماوانیەدا جنین هێنسن پلاسشارد نێردراوی باڵای نەتەوەی گرتوەکان بۆ عێراق وتی بەڕاستی من لەو باوەڕەدام کەم هەڵبژاردنە توانایی ئەوەی هەیە کە زۆر جیاوازتر بێت لە هەڵبژاردنەکانی ساڵی 2018دا. I truly believe that these elections have the potential to be very different from the elections in 2018. تا ئێستا زۆر باشە هەر هەفتەیەک ماوە من تەنها یەک شتم هەیە بێڵێم ئەوەیە خۆشبەختی بۆ هەموو لایەک و تکایە و داوا لە هەموو کەس لە عێراق دەکەمە هاوڵاتیان و کاربەدەستان کەم هەڵبژاردنە بکەنە سەرکەوتنێکی گەورە بۆ هەموو عێراق. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە مانگی ڕابردوو ڕاگەیان کە ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق 24 کاتژمێر دوای دەنگدانەکە ڕادەگەیەنرێت کە بریارە لە 10 ئۆکتۆبر ئەنجام بدرێت. لە کۆنگرەیەکی ڕۆژەماوانی جیاوازدا لە ڕۆژی شەممە سەرۆکی کۆمیتەی باڵای ئاسایشی هەڵبژاردنەکان ژەنڕاڵ عەبدوڵەمیر شمەری بە ڕۆژنامەوانانی وت کە فڕۆکەخانەکان لە بەغدا، نەجەف، بەسرە، هەولێر و سلێمانی لە ئێوارەی 9 ئۆکتۆبرەوە تا بەیانی 11 ئۆکتۆبر دادەخرێن. و هاتوچۆن لە نێو ئستانەکاندا لە ڕۆژی هەڵبژاردن قەدەغە دەکرێت و وتیشی ئەگەریش پێویست بوو قەدەغەی هاتوچۆ ڕادەگەیەنرێت. عێراق لە 10 ئۆکتۆبر پێنجمین دەنگدانی پەرلەمانی خۆی ئەنجام دەدات لە وەتەی هێڕەشی بەڕێبەرایەتی وڵاتی گرتوەکان کە سەدام حوسێنی لە ساڵی 2003 لادا وەلە دەرەنجام سیستمێکی ئاڵۆزی فەرەلایەنی دروست بوو کە تا ڕادەیەکی زۆر خێڵەکی و نەژادی پێناسە دەکرێن کە لەسەری کێبڕکی دەکەن. هەر گرێدای هەلبژاردنên عێراقی کۆ لە 10 ئۆکتۆبرا یعنی vême heye li dar dikevin li parêzgeha Duhokê ya Herêma Kurdistanê 8,000 yên yan 8,000 welatiyên derbeder an ku aware dijîn ku mafê wan jî di van helbijardinê Iraqî de hene. Karbidesên neteweyên yekbûyî Komîsyona Bilind ya helbijardinan li nav kampan civînan li dar dixin ji bo got û bêjkirina dengdana pêşwext. 4 ڕۆژمانە بۆ دەنگدانا تایبەت و 6 ڕۆژ بۆ دەنگدانا گەشتیە جڤاتە نوێنەرên عێراقê 8,000 ئاوارە لە Duhokê di kempa da û ji derveyî kempan dê dengê xwedên di dengdana taybet da. Ofîsa Duhok bi amadebûna nûnerên UN û rêveberiya koç û koçbera û kempên awaran rêniştinek pêkîna ji bo çawaniya dengdana awaran. Dengdana awara dê gel dengdana taybet bi roja 8 deng
هشتی ده دیتا انجام دان فرما دنگدانان وکی فرما تایبت به پروژه دنگدان آواره اف آواره دنگ خود ده کارت یا بایومتری جهت سحب کردن افریقا گل جی سی سی ام ده گرایو برید کمپا افریقا کومبین آلیت دنگدان آواره دیوان شلوکن پدوی دخول بهنا برچاف کردن دم آواره دنگ خود داد یک فرمانبری کمیسیون ده پارزگاه و بازنی بو دست نشان که شنیکا ده آواره دنگ خود داد خالا دوی اوا وقتی آواره دنگ خود داد پدوی یک جمستمسکت فرمی که خوبین داکوب شد دنگ خوب داد جمارا آوارن دل پارزگاه دوی که دنگ خود نزدیکی 80,000 آوارنه. هفکاری دنافبرا ریوبریا کوچ و کوچبر و برسفدانا قیرانا دگل کمیسیونا بلندیا سر بخویا هلبجاتنان اوفیسا دهوگ آماده کاری کرین اجبو آواره برنگک سرکفتی و بی آریشه دنگین خوب بدن. تنسيق ما هماهنگی مدگل کمیسیونا بلند هلبجارتنا اوفیسا دهوکری و چندین کمبون میت گلک انجام داین ادگل ریوبرین کمپا ادگل نینرت میت قایم مقامی بوغان آوارج در و کمپا ادگل مختارا گل خلقکی تاکو ام گهشتینا افریقا کو حسرا وان آواره همیا دیف رنماین کمیسیونت هاتی نکرن و بنگه هندنگ دانید بو هاتی نوکرن و بردوام بو بلا فکرنا کارتن دنگ دانه دناف کمپاش در وی کمپان دا بیجنا ما مثلا چاوا هونه انتخابات هاكن فترة ام همو ام هادر نجبر انتخاباتها وجاء الكامباجي دا جي تشي جرينج مرة كملش نسر دنگداني أمد كامبا الهشتي مهي دنگدانا خاصة مثلا عدهي مهي من الهشتي مهي شلچن هر یک جما زاني و چك دري و چاوا انتخاب کا دنگدانا تایبت دل روژا هشتی ده لدم جمر هفتی سپیده دست بکد تا ششی ایواری ده بردوان بید بو هیزن سربازی و دزگهن امناهی و کسین دست سرکریل گرتی خانه و آواران. سلام بالایی دنگ امریکا دهاک. شەکێکی نوێ و یاخود دەرمانێکی نوێ لە دژی کۆڤید-19 هەیە و بە شێوەی کەپسولە. کارۆلین پرسیۆتی لە دەنگی ئەمریکاوە باس لەوە دەکات کە چۆن پێشکەوتنیکە و بۆچی قۆرس یان حەبەکانی تر کە دوزراونەتەوە تا ئێستا گوێمان لێ نەبووە. لە کۆشتی سپیەوە ڕادەگەیەندێت لە ئەمریکا مردن بە کۆڤید-19 گەیشتۆتە 700,000 کەس. ئەوە ژمارێکی ترسناکە لەو کەسانەی کە گیانیان لەدەستاوە. بەڵام ئێستا هیوایەکی نوێش هەیە کۆمپانیای مێرک حەبێکی دروست کردووە کۆمپانیاکە ئەڵێ حەبەکەیان ڕێگە لە ڤایرۆسەکە دەگرێت زیاد بکات ڕەنگە لە نەخۆشخانەکان ژیانی چەندین کەس لە مردن ڕزگار بکات بە بەکارهێنانی لە سەرەتای توشبوونەوە ڕێگە دەگرێت لە چاک نەبوونەوە و ڕێژەی مردن و مانەوە لە نەخۆشخانەش دەگەێنێتە نیوە. دەتوانین بچین بۆ دەرمانخانە لەوێ دەرمانی خۆیان ببن وەک هەموو دەرمانێکی دیکە ئەمەش ڕێگەمان پێدەدات کە خەڵک زووتر چارەسەر بکەین و نرخەکەشی زۆر کەم بێت. ئەم دکتۆرە کە پزیشکی هۆبەی فریاکەوتنە و هەروەها بە دوای دۆزینەوەی چارەسەری کۆڤید-19 ئەگەڕێت دەڵێت سێ حەبی تریش خراونەتە ڕوو یەکێکیان بە ڕێژەی سێ بەرامبەر پێویستبوون بە ئۆکسیجین کەمەکاتەوە حەبەکانیش لە ڕەفەکانی دەرمانخانەکانە ئەمێنێتەوە ئەگەر FDA ڕەزامەندی لەسەر نەکاو پارەی بۆ دابین نەکات. حکوومەتەکەمان ئامادە نییە $500,000 لە دراسەکەدا خرج بکات. ئێمەش پێش بە کۆمپانیەکان دەبەستین بۆ ئەوی دەرمانەکانیان پێشکەش بە بەڕێوەبەراتی خواردن و دەرمان بکەن. لەبەرەوەشە کە ژمارەیەکی زۆر لە داهێنان نابینین. لە ئەمریکا شارەزایان نیگەران لەوەی کە ئەمریکیەکان زیاتر پشت ببەسن بە حەبە تازەکە و دوورکەونەوە لە وەرگرتنی دەرزیەکە کە دژە ڤایرۆسەکە لە لەشا دروستەکە بەڵام دەربارەی وڵاتانی هەژار لە ڕووی ئیدارەدانیەوە حەبەکە ئاسانترە هەروەها تواناییان بەسەر بڕی تێچوون و دابەشکردنیشدا هۆکارێکی ترە. فەرناندێز هیواخوازە هەندێک لەو دەرمانانە ڕەزامەندیان لەسەر بکرێت. وا بەرەو 2 ساڵ دەچێت هەموو ڕۆژێک لە شەرداین سەیری خەڵکەکە دەکەین کە دەمرێت. ئەزانی قورسە کە خەڵکی کۆمەڵگەکەی خۆت باوەڕت پێ نەکەن. لەو باوەڕەدان کە تۆش بەشێکی لەو موامەرەیە یاخود تۆ زۆری پێوە دەنیت و شت دروست دەکەیت. ڕۆژانە دەچیتە سەرکار و مردنی هەندێک خەڵک ڕادەگەیەنیت. کۆمپانیای مێرک پلان دادەنێ بۆ وەرگرتنی ڕەزامەندی بە مەبەستی بەکارهێنانی خێرای دەرمانەکە کە ماوەی 2 مانگی پێدەچێت.
يحيى بازنجي دنجي أمريكا برابورتي كارلن برسوتي لواشنطن. لمها ايلونه اندكسا باوريه يا ابوريا تركيا برجايا 1.8 صدي بلند بو. حكومة تركيا في كي بشراس دكا لأن أوبوزيسيون ونجي سنديكين بازرگاني وخلق باور دكين كو ابوريا وليد باشتر بويه. لگوری لیکولینا دسته ستاتیستیکا ترکیه تویکی اندکسا باوریا برخوران دمها ایلون دا سدان 1.8 بلند بویه. دیسا لگوری و دانین رسمی دمها تباخه دا اف اندکس 7.8.2 دمها ایلون دا جی درکتیه 7.9.7. همان رقمین تویکی جعالی رایدارین دستلاتی و جی تین دوباره کرن. لی اپوزیسیون ترکیه وان رقمان راست نابینن. دکولانین انقره دا جی اسنافو کریار باور نکن کو دواره آبوری دا پیشکتنه کهیه. آیهان سنبل بخواه دناوا بازار دا میوه فروشه. گازین جاوی اوه کو بازار واله و کس تشتکی ناکره. او هستخواه وها دیاردکه. Hiçbir tarafta iş yok. Kesinlikle hepimiz zaten mağduruz. Binirin, bazar betala. Karubar li tu derekî nemaye. Min sera xwe firot ku deynê xwe bidim. Çima? Ji ber xirabbûna aboriyê. Gava kar nebe em jî nikarin. Bi rekûpekî kar bimeşînin. Tiştê ku di destê me da hebûn hemû çû. Tiştê ku em qezenc kirbûn. Ji destê me sendin. Kesin kullu Türkiye ji karketine prewan li ber pêdiviyan mecbûr dimînin ku kar bikin. Yıldırım tetik demeka derece ku ji karketiye. Lê li ber debar nekirinê ew dibêje ez neçarim ku kar bikim. Tetik hestê xwe wiha radigîne. Benim maaşım ona bağlı. Maaşa min ya ji karketinê hemû diçe teqsîtan. Li ber wê jî ez nikarim debara xwe bikim. Li ber wê jî ez niçarim ku poşetan bifroşim. Li wê derê ez pereyê nanê xwe derdixim. Ji wê jî raşukir. Ji bo rastbûna aboriya Tirkiye ne baweriya esnafên Enqerê û ne jî baweriyên hemwelatiyan maye. Destilatî herçiqas aboriyê baş Diyarbikê jî lê li kolanan hiç kesek wisa nabîne. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. Li bajarê Betlîzê li Tirkiye otomobîleke penaberan rastî bûyereke trafîkê hat. Li gundê Reşadiyê yê Tetwana Bedlîsê di encama bûyera trafîkê de kesek bi navê RI û 13 kesên din ku piraniya wan penaber bûn birîndar bûn. Li gor hêzên ewlekariyê qaçaxçiyan neh penaber li otomobîlekê siwar kiribûn û ew ji wanê dibirin Bedlîsê. Nehate diyarkirin ka ev penaber ji çi welatî ne, lê li wê deverê hejmareke mezin ya penaberên Efganî dimînin. Belê bînerên hêja bi vê yekê jî gihiştin dawiya bernameya xwe ya vê hefteyê heya bernameyeke din bimînin di xêr û xweşiyê de. Demîra xweş.